الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. براو خوشکانی مسلمانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی دیکەی زنجیرە دەرسی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵاتیەکاندا بە دیدارتان شاد دەبمەوە. ئەم ئاڵلقەیەمان ئاڵلقەی 22ەمە، ناونیشانەکەی ئەدەب لە بواری خوێندن و فێربووندا، يعني الأدب في مجال الدراسة والتعلم. دیارە ئەم بوارەش چەند ئەدەب و ڕەوشتێکی تێدا بەمەرز گیراون کە ئێمە هەوڵ دەدەین ئەوانیان کە پێویستترن یا ئەوانیان کە سەرەکی ترن و ئەوانیان کە زیاتر جەختیان لەسەر کراوەتەوە ئاماژەیەکیان پێ بکەین. ئێمە لە چوار خاڵدا ئەم بابەتە دەخەینە ڕوو لە چوار بڕگەدا. بڕگەی یەکەم پێگەی زانست و زانایان. ئاەت و فەرمایش زۆرن لەبارەی مەدح و ستایشی زانایان و مەدح و ستایشی زانست. ئێمە ئاماژەیەکی کورت بەهێندێکیان دەکەین. لە سوورەی ئەلموجادیلە ئاەتی 11 خوا دەفەرمی يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوا ئەوانەتەن کە بڕوایان هێناوە بەرزیان دەکاتەوە، بەڵام ئەوانەتان کە زانیاریان پێدراوە بە چەندان پلە، واتە چەندان پلە زیاتر لە بڕوادارانی گشتی بەرزیان دەکاتەوە. لە سوورەی فاتیردا لە ئاەتی 28 خوا دەفەرمی إنما يخشى الله من عبادي العلماء. بە دڵنیایی تەنیا بەندە زاناکان سام و هەیبەتی خوا وەک پێویست سام و هەیبەتیان بەرامبەر بەخوا هەیە. هەڵبەتە زانایان لێرەدا بە پێی سیاقی ئاەتەکە دەردەکەوێت کە مەبەست پێ لە زانایانی گەردووناس و سروشتناسە، چونکە ئاەتەکە ئاوا هاتووە. ئاەتی پێش ئەوە دەفەرمێ ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرج به من الثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود ومن الناس والدواب والأنعام مختلف ألوان كذلك إنما يخشى الله من عباد العلماء. کەواتە بە تەکید مەبەست پێ ئەو زانانەیە کە بە سروشت و بە گەردوون و بە یاساکانی خوا لە گەردووندا شارەزان. چونکە ئاەتەکان باسی ئەوە دەکەن کە ئایا سەرنجنادەی خوا چۆن ئاوی لەسەرەوە ناردۆتە خوارد، چەندان میوە و دار و درەختوی ڕەنگاوڕەنگ و ڕەنگ جیاوازی پێ هێناونە دەرێت، هەروەها لە چیاکان و پاشان لە باڵندان و لە ئاژەڵان و لە ژیانداران هەموو ڕەنجیان جیاجیایە. دوایی دەفەرمێ بە تەکید تەنیا بەندە زاناکان سام و هەیبەت بەرامبەر بەخوا دەکەن. هەروەها لەبارەی گرنگی زانست و بەرزی پێگەی زانایان بە تایبەت ئەوانەی کە لە وەحی شەریعەتی خوادا شارەزان، ئەم فەرمایشتە من یوریدی الله به خەیڕا یفەقیهو فی الدین. هەر کەسێ خوا چاکەی بۆی بوێ لە ئایندا شارەزای دەکات، ورد شارەزای دەکات، چونکە فیقە بریتێ لە ورد تێگەیشتن، ورد شارەزایی. ئەمە لە صحیح بوخاریدا و لە صحیح موسلیمیشدا هاتووە. فرمودەیەکی دیکە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام الدنيا ملعونة ملعون ما فيها إلا ذكر الله تعالى وما والاه وعالما أو متعلما. ئەمەش ترمذی هێناوێتی بە ژمارە 2322 وقال حديث حسن. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام دنیا نەفرینی لێکراوە و هەر شتێکی تێشیدا نەفرینی لێکراوە جگە لە یادی خوای بەرز و هەر شتێک پەیوەندی بە یادی خواوە هەیە و جگە لە زانایەک یاخود فێرخوازێک. واتە ئەم ژیانە دنیاییە لای خوا هیچ نییە، پوچە، مەگەر شتێک پەیوەندی بە یادی خواوە هەبێت و یادی خوا ئەوانەی کە پەیوەندیان بە یادی خواوە هەیە، یا زانایەک یاخود فێرخوازێک کە دەوێت شارەزا بێ لە ئاین و بەرنامەی خوای پەروەردگاردا، چونکە بەبێ ئەوە ئینسان لەسەر بوونەکەی خۆی قەرزار دەبێتەوە. خوا مرۆڤی لەم سەر زەوێ داناوە ئەگەر خاوەنی خۆی نەناسێ، ئەرکی خۆی نەزانێ بۆ هاتووە، چێ هێناوێتی، بۆچی هاتووە، بۆ کوێ دەچێ، دەبێت چی بکاو چۆن بکە، لەسەر بوونەکەی قەرزار دەبێتەوە. بڕگەی دووەم
حکمی فێربوون و فێرکردنی زانست دیارە هەم فێربوونی زانست فەرزە و هەم فێرکردنی زانشیش بە خەڵک هەر فەرزە فێربوونی زانست فەرزە دەتوانین زۆر بەڵگە بێنینەوە هیچێک لەوانە لە سوڕەی تەهادا ئایەتی 114 خوا دەفەرمێ وقل ربي زدني علما دیارە خوا بە پێغەمبەری خاتەم دەفەرمێ محەممەد صلى الله عليه وسلم بەڵێ پەروەردەگارم زانیاریم بۆ زیادکە ئەوە کە خوا بە پێغەمبەری فەرمووە صلى الله عليه وسلم سوورەتی تاهادا سوورەتی تاها سوورەتێکی مەککەییە دیارە پێغەمبەری خوا چی خوا پێی فەرموو جێبەجێی کردووە کەواتە کە خوا فەرموویەتی بڵێ پەروەردگارم زانیاریم بۆ زیادکە پێغەمبەر صلی الله عليه وسلم حتمەن وای فەرمووە ئەو پاڕانەوەی کردووە و ئەم ئاەتە ئاەتێکی مەککەییە دیارە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام تا کۆتایی تەمەنی هەر هەمیشە لە پەروەردگاری پاڕاوتە و زانیاری بۆ زیادکە لە سوورەی تەوبە ئاەتی 122 دا خوا دەفەرمێ فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون ئەم لەولایە بۆ تەحفیظە بۆ هاندانە فلەولا واتە دەبوایە لە هەر کۆمەڵێکی زۆری مسلمانان کۆمەڵێکی کەمیان دەربچن ليتفقهوا في الدين بچن بۆی لە ئایندا شارەزا بن زانیاری شەرعی وەدەست بێنن ئەوەی کە لە شارەکەی خۆیان لە وڵاتەکەی خۆیان نییە با بچن لە شوێنانی دیکە وەدەستی بێنن ولينذروا قومهم إذا رجعوا إليهم بۆ ئەوەی کە دوای خەڵکەکەی خۆیان هۆشار کەنەوە کە گەڕانەوە بۆ لایەن وریان کەنەوە هۆشاریان کەنەوە بێداریان کەنەوە لعلهم يحذرون بەڵکو ئەوانیش وریای خۆیان وەربگرن و تووشی گوناح و تاوان و لادان نەبن کەواتە لەسەر مسلمانان فەرزە لە هەر خەڵکێکی زۆریان کەمێکیان سەرگەرمی وەدەستێنانی زانست بن چ جۆرە زانستێک لە ڕاستی هەموو جۆرەکانی زانست هەرچە لێرە دەفەرمێ ليتفقهوا في الدين بەڵام دینیش کە بەرنامەی هەموو ژیانە دیارە تۆ کاتێک دەتوانی دیندارێکی ڕاست و دروست بکەی کە شارەزابی و لە هەموو وارەکانی دین و ژیندا شارەزابی چکە دین پەیوەندی بە حکم و سیاسەتەوە هەیە پەیوەندی بەلایانی ئابوووریەوە هەیە پەیوەندی بە لایانی کۆمەڵاتیەوە هەیە هەروەک چۆن پەیوەندی بەلایانی بووناسی و فیکر و ئیمان و عەقیدە و پەرستشەکان و ڕەوشت و باریکەسیەتیەوە هەیە پەیوەندی بە بوارەکانی دیکەی ژیانیشەوە هەیە بەڵگەیەکی دی لەسەرەوە کە پێویستە مرۆڤ زانست داوا بکە ئەو فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام کە دەفەرمێت طەلەب العلمی فەریضەة عەلی كل مسلم وەدەستهێنانی زانست بە دوای زانست داگەڕان لەسەر هەموو مسلمانێک فەرزە هەر مسلمانێک واتە نێربیان مێبێ ورد بێ دروست بێت ڕەواه ئیبن ماجە هەروەها خوا سبحانه وتعالى یەک ڕستەی لە هەم لە سوورەتی نەحلدا وهم لسورة الأنبياء دا دوباره كردوتوا لسورة نحل آياتي تشلوسي الأنبياء دا لآياتي حود فرمي فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون أجر نازانا لزانايا لشعر زان ببرسن كواتا فرضة إنسان زانس بيداكا جا زانيان دلن أو زانستا فرضة بيدايكي بوزي بجيكني فرضة كانت وأو زانستا كبصندة بيدايكي بوزي بجيكني پسندەکان و ئەو زانستە کە ڕەوایە پەیدایکەی بۆ شتانە کە ڕەوان بەڵام هەر شتێک فەرزێک پەچی لەسەری کەوت بێ ئەویش فەرز دەبێ ما لا يتم الواجب إلا به فهو واجب ئەو شتانی کە فەرزە جا چ فەرزی تایبەتی بن چ فەرزی گشتی چ فەرزی عەینی بن چ فەرزی کیفایی ئەتۆ بەبێ زانیاری ناتوانانی ئەو فەرزە جێبەجێکەی ئەو ئەرکە جێبەجێکەی کەواتە وەدەستێنانی ئەو زانیاریەی کە ئەو فەرزەی پێ جێبەجێ دەکەی لەسەرت فەرزە جا ئێستا تاکتاکی مسلمانان لەسەریان فەرزە کە چۆن واجبە عەینیەکانیان تایبەتەکانیان جێبەجێکەن وەکو ئیمان و عەقیدە و بووناسی و پاشان پەرستشەکان و ڕەوشت و ئاکار و ئەوانە بەڵام لەسەر کۆشیان فەرزە لەسەر هەموویان فەرزە کە ئەو زانستانە پەیداکەن کە بەڕێوەچوونی ژیانیان پێویستی پێێتی لە بۆ ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی جەنگ و ئاشتی ئەو وەدەستێنانی ئەو زانستانەشیان لەسەر فەرزە و بەڵگە لەسەرەوەی کە فەرزە مرۆڤ غەیری خۆی فێرکە فێرە زانستکە زۆر بەڵگە زۆرن یەکێک لەوانە ئاەتەیە ئاەتی 187 لە سوورەی آلی عیمران وإذ أخذ الله ميثاق الذين أوتوا الكتاب لتبيننه للناس ولا تكتمونه کاتێک یاد بکەوە کاتێک خوا پەیمانی پتەوی
لەوانە کە کتێبیان پێدراوە وەرگرت کە دەبێت بۆ خەڵکی ڕوون بکەنەوە و نەیشارنەوە دەبێت بۆ خەڵکی ڕوون بکەنەوە ئەو زانستی کە پێتان درراوە وەکو ئەمانەتێکی خوایە دەبێت بە خەڵکی ڕابگەێنن نەیشارنەوە بە خەڵکی ڕابگەێنن هەم بە زمانی وتار هەم بە زمانی کردار لە خۆتانیدا بەرجەستە بکەن. بەرگەی سێم سیفەتە بنەڕەتیەکانی فێرخوازان ئەوانەی کە دەیانوێت زانست پەیداکەن کۆمەڵێک سیفەتی بنەڕەتی هەن دەبێت لە خوانیان دەبێن نەدی یەکەمیان نیەت ساغ بوونەوە مەبەستیان تەنیا پێخوا بێ وەکو پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام من تعلم علما مما يبتغى به وجه الله تعالى لا يتعلمه إلا ليصيب به عرضا من الدنيا لم يجد عرف الجنة يوم القيامة رواه أبو داود وابن ماجه وابن حبان والحاكم وقال صحيح على شرط الشيخين. پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام کە زانیاریەک پەیداکە لەوەی کە ڕەزامەندی و ڕووی خوای بەرزی پێداوا دەکرێت بەڵام ئەو تەنیا بۆ ئەوە فێری بێ کە بەرژەوندێکی دنیای پێبێنێتە دی بۆنی بەهەشت ناکە لە ڕۆژی دوحیدا. صفەتی دووەم بۆ فێرخوازان ئەوەی کە لە گرنگترەوە بۆ گرنگ بچن وەکو لە فرمودەکەی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە بە معاذی فەرموو فليكن أول ما تدعوهم إليه عبادة الله با یەکەم شت کە تۆ ئەوانی بۆ باگ دەکەی بەندایەتی بێ بۆ خوا. صفەتی سێم ئەوەی کە ئەو کەسە کار بە زانستەکەی خۆی بکە وەکو خوا دەفەرمێ لیمە تەقولون ما لا تفعلون بۆچی شتێک دەڵێن کاری پێ ناکەن. چوارەم ئەوەی کە ڕێز لەو کەسە بگرێت کە زانستەکەی لێ وەرگرتووە وەکو موسا عليه الصلاة والسلام بە بەندە ساڵحەکە کە خەضری پێ دەڵێن پێی فەرموو ستەزیدنی إن شاء الله صابرا ولا أعصي لك أمرا ئەگەر خوا بێوێ خۆراگر من دەبینی بە خۆراگر دەمبینی و هیچ فەرمانێکی تۆ ناشێنم. بڕگەی چوارەم سیفەتە بنەڕەتیەکانی مامۆستایانیش کۆمەڵێک سیفەتی بنەڕەتی ئەو کەسانی کە خەڵی فێرە زانست دەکەن کۆمەڵێک ئەدەب و ڕەوشتی گرنگکەن. یەکەم بەزەی و سۆز بەرامبەر بە قوتابیان وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام بە هاوڵانی فەرمووە إنما أنا لكم مثل والدي لولده ئەبوو داود و نەسایی و ابن ماجه هێناویانە واتە من وەکو باب وام بۆ ڕۆڵەکەی بۆ ئێوە واتە من بۆ ئێوە وەکو باب بۆ ڕۆڵەکەی وام. دارم مامۆستاش و زاناش دەبێت لەگەڵ کەسە کە فێری دەکات بەو شێوە بێت. دووەم ڕوونکردنەوە تێگەیاندن وەکو خوا دەفەرمی لتبەینە للناس ما نزل إليهم بۆی ئەوەی کە بۆیان دابەزێنراوە بۆیان ڕوون بکەوە. مامۆستا و زانا دەبێت شت جوان بۆ خەڵک ڕوون کاتەوە نوختەیان بۆ بخاتە سەرپیت نەک بە منجەمن جیا لە ژێر لێوەوە یا بە قۆرت و پێچ ڕێک ئەوەی کە بە حەق و ڕاستی زانێ بێڵێ. سێم پەروەردەکردن و پێگەیاندنیان وەکو خوا لە وەسفی پێغەمبەردا دەفەرمی عليه الصلاة والسلام یوزەکیهم واتە چاکیان دەکا و پاچیان دەکا و گەشەیان پێدەدا. چوارەم بوونە سەرمەشقیان مامۆستا و زانا دەبێت سەرمەشقی قوتابی و فێرخوازەکانی بێ وەکو خوا دەفەرمی لقد كان لكم في رسول الله أسوة حسنة و لە ڕاستیدا قوتابیان و فێرخوازان پێشەوەی گوێ لە قسە بگرن تەماشای کردەوە و ڕەفتاری مامۆستایەکە دەکەن. پێنجەم و کۆتایی پێویستە ئاستی قوتابیەکان بزانێ و پێویستیان بزانێ بە پێی پێویستی ئەوان زانستیان فێرکان نەک بە پێی پێخۆشبوونی خۆی وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرموویەتی نحن معاشر الأنبياء أمرنا أن ننزل الناس منازلهم رواه أبو داود ئێمەی کۆمەڵی پێغەمبەران فەرمانمان پێکراوە کە خەڵک لە پێگە و شوێنی تایبەتی خۆیاندا دابنین واتە هەر کەسەوە خۆی مامەڵەی لەگەڵدا بکەین کە ئەوەش حیکمەتی پێدەگوترێ. خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتی هەموو لایەکماندا چ ئەوانەی کە خەڵک فێر دەکەین چ ئەوانە کە دەمانەوێت لە خەڵک فێر بین فێر زانست بین خۆمان بەو ئەدەب و ڕەوشتە بەرزانە بڕازێنینەوە کە بۆ بواری خوێندن و فێربوون و فێرکردن پێویستن. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.